تەمیم نەیتوانیوە شڵەژانی خۆی بشارێتەوە پرسیاری کردووە و وتوێتی تۆ چێی؟ ئەوەش بە پرسیار وەڵامی پرسیاری تەمیمی داوەتەوە. لە ڕاستیدا تۆ بڵێ ئێوە چن؟ تەمیم وەڵامی داوەتەوە ئێمە عەرەبەکانین، بۆ گەشتێکی دەریایی دەرچوو بووین، بەڵام تووشی ڕەشەبا و شەپۆلەکانی دەریا بوون، بۆ ماوەی مانگێک کە لەگەڵ شەپۆلەکان خۆمان گونجاندووە. دواتر کەشتێکەمان هێنا بۆ لای ئەم دوورگەیە. لە دەرەوە بوونەوەرێک بە ناوی جەساس وتی کە لە ژوورەوە کەسێک چاوەڕێمان دەکات و وتی دەبێ بین بۆ لای تۆ. و بەم شێوە گفتوگۆی نێوان تەمیم و ئەو بەندکراوە بەردەوام بووە. هەواڵی باغی خوڕماکان بێستانم پێ بدەن. بۆچی پرسیاری ئەو دەکەی؟ پرسیاری خوڕماکان دەکەم. هێشتا بەرهەمی هەیە؟ بەڵێ، هێشتا بەرهەمی هەیە. بڕینێ بەرهەمەکان نزیکە، باسی دەریاچی تەبەریم بۆ بکەن. پرسیاری چ شتێکی دەریاچی تەبەری دەکەی؟ ئاو، هێشتا ئاو لە دەریاچەکە هەیە؟ بەڵێ، ئاوی زۆرە. کەواتە وشکبوونی ئاوەکە نزیکە. باشە، هەواڵی بناری دیقارم پێ بدەن. پرسیاری چ شتێکی ئەوە دەکەی؟ ئەو شوێنە ئاوی هەیە؟ خەڵکی ئەو ناوچەیە بە ئاوی ئەو شوێنە کشت و کاڵ دەکەن؟ بەڵێ، ئاوی زۆرە، هێشتا کشت و کاڵ دەکرێ. باسی نەبیم بۆ بکەن. چی کرد؟ لە مەکە هاتە دەرەوە، لە یەثریب نیشتەجێ بووە. عەرەبەکان لەگەڵ ئەو جەنگاون؟ بەڵێ. باشە، ئەوان چیان بەسەر هات؟ نەبی بەسەر دوژمنەکانی سەرکەوت و ژمارەیەکشیان بوون بە لایەنگری ئەو. بەو شێوەیە بوو؟ بەڵێ. ئەوانەی کە بوون بە لایەنگری ئەو خێری بۆیان نەبێ. کەواتە با من بە ئێوە بڵێم کە من چێم. من دەجالی مەسیحم. ماوەیەکی کەم ماوە ڕێگەم پێ بدرێ بێمە دەرەوە. هەرکە هاتمە دەرەوە تەواوی دنیا دەگەڕێن. لە ماوەی 40 شەودا شار نامێنێ کە نەڕۆشتمە ناویەوە جگە لە مەککە و مەدینە. ئەم دوو شوێنە بۆ من حرام کراوە. هەر کاتێک بمەوە هەنگاوێک بۆ یەکێک لەم دوو شارە هەڵبدەم، فریشتەیەک ڕووبەڕووم دەبێتەوە و بەربەستم بۆ دروست دەکات کە بڕۆمە ئەم دوو شارە. لەم دوو شارە فریشتەی پاسەوان هەیە. بەهۆی ئەو فەرمودانێک کە پەیامبەر سەبارەت بە دەجال باسی کردبوو بۆ هاوڵەکانی و ئەو بەسەرهاتێکی بەسەر تەمیمولداری هاتبوو، زۆر زانیاری باشمان دەستکەوتووە سەبارەت بە دەجال. بەڵێ، لەو سەردەمەدا کۆمەڵێک مرۆڤ ڕووبەڕوو قسەیان لەگەڵ دەجال کردووە کە بەگشتی ئەم فەرمودەی بە سەحیح دانراوە. ئەو پرسیاری کە دەجال کردبوو لەسەر وشکبوونی دەریاچەی تەبەڕی پەیوەستە بە هاتنە دەرەوەی یەئجوج و مەئجوج، چونکە بە جۆرەی ئەو زانیاریانی کە لە فەرمودەکانەوە بەدەستمان گەیشتووە. کاتێک یەئجوج و مەئجوج دێنە سەر دنیا، بە خواردنەوەی ئاوی دەریاچەی تەبەڕی وشکی دەکەن. یەکێکتر لە پرسیارەکان ئەوە بوو کە خوڕماکانی بەیثان بەرهەمیان هەیە، بەهۆی ئەمەشەوە لەوە تێدەگەین کە لەسەر دنیا وشک ساڵی بەرپا دەبێ. هەندە لە زانەکانی ئیسلامی بەهۆی ئەو هێرشانەی کردەوە بۆ سەر وڵاتە عەرەبیەکان و ڕووداوەکانی تری دنیا بە نیشانەیەکی هاتنە دەرەوەی دەجال لە قەڵەمی دەدەن. باشە تا ئێستا تەنها تەمیم و هاوڕێکانی دەجالیان بینیوە؟ تا ئێستا هیچ کەسێکی تر نەگەیشتووە بە دوورگەی دەجال؟ یاخود بە تەواوی ئەو دوورگەیە لەکوێیە؟ هەندێک لە لێکۆلەرانی سەر ئەم بابەتە هەندێک ئەگەری سەیریان باس کردووە لە نەخشەی پیریری بەناوبانگ کە نەخشەی تەواوی دنیای کێشاوە. گەر بێت و لەسەرەوە سەیری بکەین ئەگەری هەیە ئەم دوورگەیە لەم نەخشەیە ببینرێ. پیریری لە کاتی گەشتەکانیدا دوورگەیەکی بینیوە و بەڕەنگی سوور وێنەی دوورگەکەی کێشاوە. هەروها لەژێر ئەو وێنەیە وێنەی بوونەوەرێکی کێشاوە کە نیوە مرۆڤ و نیوە ئاژەڵە. هەندە لە خەڵکی پێیان وایە ئەو وێنەیە کە پیریری کێشاوێتی پەیوەندی بە دەجالەوە هەیە. ئەگەر بێنە سەر سەردەمی ئێستامان کورشاد بێرکان لە کتێبی یاسای نوێی دنیا سەبارەت بەم دوورگەیە باسێکی خستۆتە ناو کتێبەکەی. لە کتێبەکەیدا باز لە جەنگێک کردووە بە ناوی جەنگی قیامەت کە تێدا زانیاری سەیری تێدایە. لە ناو ئەو جەنگەدا باسی هیچ دەوڵەتێک نەکراوە، بەڵام باز لەوە کراوە کە چۆن لە جەنگەکەدا بەرگری دەکەن. ناوی ئەو سوپایی کە بەنهێنی دامەزراوە تێمپلە، واتە پەرستگا. لێرەوە سیگنالەکانی پەیوەست بوونی بە دەجالەوە وەردەگرین، ڕێک وەک ئەو پەرستگایی کە دەجالی تێیدا بند کراوە. باشە دەزانن کە چێ بەرەنگاری ئەم سوپازل هێز و نهێنیە دەبێتەوە؟ محەممەدی مەهدی عەلەیهی سەلام. سوپایەکی بەرگری لە بەرامبەر هاتنی محەممەدی مەهدی عەلەیهی سەلام دامەزراوە و ئامادەکراوە. بێگومان جەنگی نێوان دەجال و محەممەدی مەهدیتان بیستووە. با بینە سەر دوورگەکە. هەمووتان دەزانن کە لە سێگۆشەی بەرمۆدا دوورگەیەک هەیە و لەم دوورگەیە پەرستگایەک هەیە کە بۆ گەشتیارەکان داخراوە. نووسە لە کتێبەکەیدا 3 پرسیاری کردووە. یەکەم، بۆچی ئەم دوورگەیە بۆ گەشتیارەکان داخراوە؟ دووەم، بۆچی لە گوگل ئێرت
سەر دوورگەکە سانسۆری خراوەتە سەر. سێیەم، بۆچی ئەو دوورگەیە بە سوپایەکی گەورە و ئامادەکرا و دەورە دراوە و پارێزگاری لێو دەکرێت. لە ڤیددیۆیەکدا باسم لە نیشانەیەکی تری هاتنی قیامەت کردووە کە پەیوەندی با وشکبوونی دەریاچێتە بەڕێوە هەیە.